باید استاد و فرود آمد بر آستان دری که کوبه ندارد، چرا که اگر به گاه آمده باشی دربان به انتظار توست و اگر بیگاه به در کوفتنت پاسخی نمی آید. کوتاه است در، پس آن به که فروتن باشی. کردستان سرزمین رنج است و کوههایش پناهگاه فرزندانش و داغدار آنها. کردستان سرزمین رزم است و پای هر درخت و زیر هر سنگ و کنار هر جویبارش قبر سرباز گمنامی است. این روایتی است که به درازای عمر نظام دینی جهل و خرافه بر آن دیار سایه افکنده است و سنگینی می‌کند. رامین حسین پناهی زندانی سیاسی کرد از زمانی که در یک بیدادگاه اسلامی به مرگ محکوم شد تا عبور از آستانه اجبار به مدت 8 ماه شب و روز با بیم و امید با رفتن و یا ماندن دست و پنجه نرم کرد. در این مدت بر او چه گذشت؟ او در آغاز سالهای جوانی دست و پنجه نرم کردن با اندیشه مرگ را چگونه به سر آورد و حکایتش از زندگی، این خیال گریزنده در کنج سلول تنهای خیش چه بود؟ جدا از هیاهوی بیرون و تمام کارزان جهان که برای رهاندن او از مرگ به راه افتاد، تنها او بود که میبایست برای گذشتن از جان، برای دل کندن از زندگی، برای ودا با کوههای کردستان که مأوایش بودند جان خیش را صیقل دهد و آماده شود. تنها او بود. رویاهایش و آرزوهایش که نشکفته در بهار زندگی پژمرده شدند چه بودند؟ او میدانست که بار امانتی سنگین را بر دوش دارد. در این پیکار دل خلقی است در مشتم، امید مردمی خاموش هم پشتم. ز پیشم مرگ نقابی سنگین بر چهره می آید، به هر گام هراس افکن مرا با دیده خونبار می پاید. دلم از مرگ بیزار است و مرگ اهرمنخو آدمی خوار است، ولی آن دم که زندوهان روان زندگی تار است، فرو رفتن به کام مرگ شیرین است. همان بایسته آزادگی این است. قبل از رسیدن آن نیمه شب که اهریمن هستیش را برباید، لبانش را دوخته بود و آخرین وداعش را هم با دای شریفه کرده بود و آماده گذر از دروازه هستی. کدام آهنگ آیا میتواند ساخت تنین گام های استواری را که سوی نیستی آگاهانه میرفتند؟ رامین میدانست که تنها نیست. او میدانست دلهای نگرانی او را در این گام های آخر بدرقه خواهند کرد. او میدانست آرش صادقی ها، آتنا قرداغی ها، زانیارها و لقمان ها او را همراهند تا آخرین قدم هایش را استوار بردارد. او به پای پله ها رسیده است، آنجا که آزادگان زیادی از آن بالا رفته بودند. آنک در کوتاه بیکوبه در برابر و آنک اشارت دربان منتظر. رامین به آخرین پله رسید. چشمانش را بست. در مقابلش دشت زیبای لیلاق آغوش گشوده بود. از آن گذشت و به آبادی که از آنجا آمده بود به زادگاهش قروچای رسید که عطر و بوی آن را می شناخت. دستان دای شریفه را به پاس زحماتی که کشیده بود بوسید. در مقابل پدرش که پیکر رنج و کار بود زانو زد. از خواهرها و از برادرانش که هم رزمش بودند خداحافظی کرد و فرود آمد و جاودانه شد. شامگاهان راهجویانی که می‌جستند آرش را به روی قله ها پیگیر بازگردیدند بینشان از پیکر آرش با کمان و تیری بی ترکش. تمام هستی انسان گروگان چنین آنی است، در آن آنی که از خود بگذری و از تنگ خودخواهی برایی در فراغ روشن فردای انسانی. مرده ای تو رامین؟ نه نه نه، زنده ای تا به ابد. کی تو را خلق فراموش کند؟ رامین را عقاب‌های کوههای کردستان به آشیانه خیش بردند تا حکایتش را
برای رهروان آن کوره راهها بازگو کند. تەواوی شەو دڵم ئەستێرەیە و بە تاقی ئاسمانی خەمتەوە سکڵی بۆرکانێکە. تەواوی شەو دڵم وەک شەمێکە و لە پانتایی خەونی یادەکاندا هەڵوەرینی دەستی سووتانێکە. تۆ خەمێک بووی هێندەی هەنگاوەکانم، تۆ ڕۆژێک بووی هێندەی شەوەکانم، تۆ بزەیەک بووی هێندەی فرمێسکەکانم. نازانم لە کامە چەمڕێی ئەندێشەکانم داونم کردی، لە کامە دەشتی کاتی بە کاتیدا بۆ ئاخرجار بۆنم کردی. تۆ ساتێک بووی هێندەی ساڵانی ئەوینم، تۆ چریکەیەک بووی هێندەی خەونە شیرینەکانی یەکەم کیژۆڵەی ژینم. تۆ ئاورێ بووی هێندەی سەرما و سۆڵەی ڕقوقینم. نازانم لە کامە لاپەڕەدا بووی بە ئاخر وشە، نازانم لە کامە بزەتدا هەڵقوڵا ئەمەی تووشە. هاوڕێم ڕۆژگارێکە با بۆنی گوڵ ناکە، ڕەگ لە خاکدا دەخنکێ و باڵ ئیزنی سەفەری دوور بە باڵەندە نادات. نازانم تۆ ئێستا لە خانووی تەنیایی خۆتدا کام پەنجەرە دەکەیتەوە و لە کام هەوری زگپڕ دەڕوانی. نازانم تۆ ئێستا لە وشەی سێتی حەزەکانتدا دەست بۆ کام هێشووی لقی ئەرخەوان ڕادەکێشی. گەرخەمی باهۆنەکانتە لێیان گەڕێ، ئەوان بستێ خاکیان بەسە بۆ ڕوانەوە. گەرخەمی باڵەندە تەریکەکانتە لێیان گەڕێ، ئەوان بستێ ئاسمانیان بەسە بۆ گەڕانەوە. گەرخەمی هێلانەکانتە لێیان گەڕێ، ئەوان دوو ئاشقی دڵکەیلی ژیانیان بەسە بۆ ژیانەوە. لێرەشەوە کە بەهار دێ وەک ئاخر سریلەی زستان بە باڵای یەکەم لقیەوە دەپشکوم. لێرەشەوە کە هاوین دێ وەک ئاخر دڵۆپی بەفراوی ڕەوەزان لە گەروی یەکم جۆبارتدا دەهاشوم. لێرەشەوە کە زستان دێ و ئەو کات کە گوڵ بەفر لەسەر سینگ دەپشکوێ، لێوە بەستەڵەکەکانم فرمێسکی ماچ هەڵدەڕێژن. دەستەماندووەکانم بە یادی جەستەی بەفرینت دەلەرزن. ئەندێشەکانم قەقنەساسا لە ژیلەمۆی خەونیدا شەرمی ئاسمان دەشکێنن، شەرمی ئاسمان دەشکێنن. میوانە بەڕێزەکان، بەشداربوانی خۆشەویست، نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان، چالاکانی مافی مرۆڤ، سڵاوێک بە بەرزایی کێوەکانی کوردستان، بە پانتایی پێدەشتە تەمگرتووەکان و بە گەورەی دڵی هەڵقرچاوی دایکانتان پێشکەش بێت. ئازیزان، ئەمڕۆ کە لەم ساتە وەختەدا لە دەوری یەک کۆبووینەتەوە ڕێز دەگرین لە یادی مرۆڤێکی ڕۆحسووک، خاکی و خاکی پۆش. ڕێز دەگرین لە تازەلاوێک لە هۆزی ئازار چەشتوەکانی شار کە ئەلفوبێی ژان و دەرد و ستەمدیدەی دەرسی خوێندنگە و ژیانیە. لاوێک کە پێی ناوەتە ڕێگەی شاهۆ هەتا بەنێو جەنگەڵی داربەڕووی سوتاودا بگاتە کاروانێک کە مەنزڵی دەباتە سەرزەمینی خۆرەتاو. لە وڵاتی ئێمەدا هەموو شەوێک ئەستێرەیەک دادەگرن و ئەم ئاسمانە ماتەمپۆشە هەتا ئێستاش لێوان ڕێژە لە ئەستێرە. مەرگی ئەستێرە موژدەی هەڵاتنی خۆرە و تعبیری خەونی سێدارەش کە هەموو شەوێ لە وڵاتی ئێمە خەونی مەرگ دەبینێ لە دایکبوونی منداڵێکە لە دامێنی زاکرۆس. یاد دەکەین لە ڕامینی دەیان و سەدان کەس کە لە یەک ساڵی ڕابردوودا چاو بە فرمێسک و دڵ بە خورپا بۆ ئازادی ڕامین و زۆر جاریش بە خەمی لە دەستانی ڕامین نەسرەوتن و ئێستاش هاتوون تا گوڵەستێرەی سوور بنێنە بەر پەیکەری. بەڕێزان، هەروەک ئاگادارن لە ڕۆژی شەممە 8 سپتامبر بەرامبەر لەگەڵ حەڤەی خەرمانان جەلادەکانی ڕژیم نیوە شەو داریان بۆ سێ ڕۆڵەی بە ئەمەکی کورد، سێ چالاکی سیاسی بە ناوەکانی ڕامین حسەین پەنایی،
زانیار و لقمان مرادی هەڵخست و لە گۆڕەپانی شارێکە لە سێدارەدرا. هاوکات لەو ڕۆژەشدا لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بنکە و بارگاکانی هەردوو لایەنی حزبی دموکراتی کوردستانیان تۆپباران کرد و بەدەیان کەس شەهید و بریندار بوون. لە مانگی خەرمانان شاهدی لە دەستانی چەند هاوڕێیەکی دیکەمان بە ناوەکانی پەرویز عەبدی، ئەرسەلان جەوزاک، ناسر بانوچ کە لە مەملەکەتی ئازار و لە ڕێگەی ڕزگاری چەوساوەکان لە باڵ لێدان کەوتن و هەروەها چالاکێکی سیاسی دیکە بە ناوی کەماڵ ئەحمەد نژاد لە سێدارەدرا. پاش ئەم کردەوە جەنایەتکارانەی کۆماری سێدارە خەڵکی کوردستان بە یەکگرتووی لە ڕۆژی چوارشەممە 21 مانگی خەرمانان بەداخستنی بازار و کێڵگە و دوکانەکان و چۆڵکردنی ڕێگا و شەقام و کۆڵانەکان بەرانبەر بە سێدارە و سەرکوت و دەستڕێژی ڕاوەستان و بەرەنگاری چەوسانەوەی نەتەوەیەک بوون کە هەوڵ بۆ سڕینەوەی چرکە ساتێک ڕانەوەستاوە. خەڵکی کوردستان بە مانگرتنی خۆیان جارێکی دیکە مەوجودیەتی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردیان تەسبیت کرد و کارنامەیەکی پڕ لە سەروەری دیکەیان بە لاپەڕەی زێڕینی مێژووی کورد ئیزافە کرد. ئێستاش مەراسمەکەمان بە سرودی بانگەواز سرودی ڕەسمی کۆمەڵا دەست پێ دەکەین. بەڕێزان بۆ ڕێزگرتن لە یادی شەهید ڕامین حسین پەنایی و هەموو شەهیدانی مانگی خەرمانان و سەرجەم گیانبەخکردوانی ڕێگای ئازادی و بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان دەقەیەک بە بێدەنگی ڕادەوەستین. ناو یادیان بەرز و بەڕێز بێت. به خاطر رامین حسین پناهی 1 دقیقه سکوت اعلام شد. سرود حزب کمالی کردستان ایران پخش شد. سهیلا در بیاناتش از دیگر کسانی که اعدام شده بودند اسم برد و یاد کرد. از رفقا و دوستان و کادرهای حزب دموکرات کردستان که به تازگی از جانب رژیم جمهوری اسلامی مورد حمله قرار گرفته بودند یاد کرد و در پایان با 1 دقیقه سکوت به مرحله بعدی برنامه رسید. در این سالن تعداد زیادی از کسانی نشستند
که برای نجات جان رامین حسین پناهی زحمت زیادی کشیدند. چهره‌هایی رو که من می‌بینم اگر بخواهم اسم ببرم فکر کنم باید تقریبا همه سالن رو اسم ببرم. از نهادهای مدنی، شخصیت‌ها و جمعیت‌های زیادی که به کارزار جهانی نجات جان رامین حسین پناهی پیوستند. رامین از کردستان، از مرزهای جغرافیایی کردستان و مرزهای حزبیش خارج شد. رامین شد نماد مظلومیت مبارزات جوانان ایران در مقابل جباریت نظام اسلامی. رامین فرزند همه مادران ایران شد. بر سر سفره بلوچ ها نشست، به تمام کوههای زاکروس و حتی تمام دنیا سفر کرد و جهان برای نجاتش هر کاری که توانست کرد. متاسفانه دشخیمان رژیم جمهوری اسلامی به هیچ کدوم از این زحمات و ندای حق طلبانی جهانی وقعی ننهادند. فیلمی تهیه شده است که گوشه ای از این حمایت‌های مدنی رو که در اینجا و آنجا برای نجات جان رامین صورت گرفته است منعکس کند. بیشک بسیار کمتر از آن چیزی است که در واقع بوده، ولی دوستان فنی سعی کردند چکیده از این فیلم ها رو در کنار همدیگر جمع بکنند که برای شما نمایش داده خواهد شد.
در آستانه نور ایستادم، دستانم گرسنه دنیا زیبا زیبا، چشمانم همه درختان را نمی بیند. جاده ای از آفتاب از میان طمع عشق‌ها می گذرد. من پشت پنجره‌ای در بیمارستان زندان بوی دواها را نمی شنوم. آلاله ها در شکوفه و سخن این است: بحث بر سر زندانی شدن نیست، بحث بر سر تسلیم نشدن است. آقای عبدالله محتدی دبیر کل حزب کمله کردستان ایران اینجا هستند. ایشان در تمام دورانی که رامین در زندان بود از هر تریبونی برای نجات جان رامین دنیا را مورد خطاب قرار دادند. آخرین بار در کنفرانس لندن آپریل 2018 در ضمن سخنرانی جامعه جهانی خواست که برای نجات جان رامین و نجات از دست زمامداران جمهوری اسلامی بکوشند. رشته کلام در دست ایشان است و به صحبت‌هایشان گوش میدیم. بفرمایید آقای محتدی. برای هر جامعه‌ای کاملا طبیعیه که فرزندان پدران و مادران سال خورده رو به خاک بسپارند، اما وقتی پدران و مادران سال خورده جوانان رو به خاک میسپارند، اونم در یک مقیاس وسیع و هر روزه، مطمئن باشید اون جامعه با فاجعه‌ای روبروست. 40 سال ایران با چنین فاجعه‌ای روبروست و کردستان در قلب این فاجعه قرار داره. همونطور که گفته شد، رامین حسین پناهی همراه با زانیار و لقمان مرادی 17 شهریور ماه اعدام شدند، به جوخه اعدام سپرده شدند بعد از ماه‌ها، و برای زانیار و لقمان بعد از سالها انتظار. اما نه یک انتظار صاف و ساده، بعد از ماه‌ها و سالها نبرد. اما در شهریور ماه ما جانباختگانی دیگری هم داشتیم. اگر فقط من از حزب کمله کردستان ایران اسم ببرم، پرویز عبدی و ارسلان جوزک در همین ماه به قتل رسیدند توسط نیروهای جمهوری اسلامی. ناصر دانوچ در همین ماه به قتل رسید من غیر مستقیم با مینی جمهوری اسلامی. همچنین شریف باجور و جانباختگان دفاع از محیط زیست در کردستان در شهر مریوان جانشون رو در این ماه از دست دادند. اما کمبود بزرگی است وقتی از جانباختگان شهریور صحبت می کنیم یادی از زندانیان کشتار شهریور 1367 نکنیم. هزاران نفر در حالی که پرونده هاشون تکمیل بود، حبسشون رو داشتن میکشیدند، قربانی دستهای جنایتکار جمهوری اسلامی شدند. هنوز خیلی هاشون گور غریبند و معلوم نیست کجا به خاک سپرده شدند. بازماندگانشون محل به خاک سپاریشون رو نمیدونند، همونطور که در مورد این جانباختگان شهریور اخیر این واقعیت صدق میکنه. با درود به همه اونها، با گرامی داشته یاد همه اونها من صحبتام رو شروع میکنم. قبل از هر چیز من از جانب خودم و از جانب حزب کمله کردستان ایران تشکر میکنم از حضور همه دوستان در اینجا، همه شخصیت ها، همه فعالان، همه احزاب و نیروهای سیاسی که اینجا حضور دارند. به مادران و پدران همه این جانباختگان تسلیت میگم و یادی هم میکنم از جانباختگان همون 17 شهریور که توسط موشکباران جمهوری اسلامی در صفوف حزب دموکرات کردستان
و همچنین حزب دموکرات کردستان ایران جانشون رو از دست دادند. در مورد رامین و بعضی از این اشخاص، از اونجا که من از نزدیک با این جوانان تماس داشتم، بنابراین خاطره های شخصی خاصی هم دارم ازشون و داغ اونها رو برای من بیشتر میکنه. رامین یکی از اینها بود. من از نزدیک میشناختم، با خانوادهشون آشنایی دارم. همچنین ارسلان جوزک جزو این کسان بود که من از نزدیک میشناختم. بنابراین به خانواده همشون، به دوستان و همرزمانشون، به همشهریاشون، به همسنگراشون من تسلیت میگم. همه اینها، رامین و دیگران، متاسفانه من نتونستیم و همه فعالان مدنی نتونستن این بار جانشون رو نجات بدن، گرچه در خیلی از موارد فعالیت‌های مدنی و حقوق بشری و سیاسی و بین المللی البته تونسته جون خیلی ها رو هم نجات بده، ولی در این مورد متاسفانه تصمیم جمهوری اسلامی برای انتقامگیری از مردم کردستان بیش از اون بود که این تلاش ها بتونه نتیجه بده. ما رامین و دیگران را از دست دادیم، اما باید بگم قلب های زیادی رو به عنوان مردم کرد در سراسر ایران و بلکه در جهان برای خودمون فتح کردیم. ببینید، جای پرسشه که چرا در این مقطع جمهوری اسلامی به چنین حملاتی دست میزنه، به موشکباران اردوگاه ها و مقرهای احزاب اپوزیسیون کرد ایرانی که در خاک اقلیم کردستان عراق واقعا دست میزنه. چرا این اعدامهای دست جمعی و یکی پس از دیگری رو در شرایطی که تمام مردم کردستان خواهان لغو این اعدامها بودند بازم اجرا میکنه؟ آیا این کار نشانه قدر قدرتی جمهوری اسلامیه؟ نشانه بی‌اعتناییش به جهان و به افکار عمومی مردم خودش هست؟ فکر میکنم کسی نیست از ما که این واقعیت رو ندونه که جمهوری اسلامی در عمیق‌ترین بحران مرگ و زندگی خودش در این 4 ساله داره دست و پا میزنه. من این اعدام ها و این حملات رو بخشی از سیاست جمهوری اسلامی برای زهر چشم گرفتن از مردم، از ترس بلند شدن مردم میدونم. یعنی در نهایت من این اقدامات رو اگرچه تجاوزکارانه و اگرچه ستمگرانه، اما اقداماتی ضعیف و تدافعی میدونم. کردستان رو چرا انتخاب کردند؟ به خاطر پتانسیلی که داره. بهتون قول میدم کسی کار خاصی نکرده بود. مبارزات مردم کردستان سالهای سال ادامه داره و امسال هم ادامه داشت، اما کسی عملیات خاصی نکرده بود. قتلی کسی مرتکب نشده بود. بنابراین موجب این چه حملات موشکی و چه اعدام ها نه پاسخگویی به این یا اون عملیات مشخص، بلکه به این دلیل بود که ظرفیت و پتانسیل کردستان و جنبش کردستان رو در سراسر ایران میشناسه جمهوری اسلامی و ازش هراس داره و به همین دلیل به یک زورآزمایی با مردم کردستان دست زد. از طرف جمهوری اسلامی خونها ریخته شد. پاسخ مردم کردستان یک پاسخ متحدانه بزرگ و نیرومند بود. اعتصاب عمومی سراسری کردستان کاملا موفقیت آمیز جلو رفت و پاسخ شایسته‌ای به جمهوری اسلامی داد. جوابی به مراتب نیرومندتر از اون حملات موشکی و اعدامها بدون اینکه خشونتی درش باشه. و از این لحاظ به عنوان تک اکسیون، بزرگترین اکسیونی بود
که از جنبش دیماه سال گذشته به این طرف در سراسر ایران وجود داشته و به نظر من راهگشای و الگو و نمونه بسیاری از حرکات اجتماعی و سیاسی اعتراضی آینده ایران هم میتونه و باید قرار بگیره. مردم کردستان با اعتصاب عمومی موفقشون تونستن اقتدار جمهوری اسلامی رو خیلی خوب به چالش بکشند و زیر سوال ببرند در انظار همه مردم دنیا. اما به هر حال یک چیز دیگر رو هم ما میتونیم نتیجه بگیریم و اونم این هست که حمله جمهوری اسلامی به اپوزیسیونش و به مخالفان خودش در خارج کشور، یعنی عملیات برون مرزی ضد اپوزیسیون ایران کلید خورده. نه اینکه اولین بار باشه جمهوری اسلامی به این نوع اقدامات برون مرزی دست میزنه. صدها ترور از شخصیت‌های برجسته مثل دکتر قاسملو و مثل غلام کشاورز و صدیق کمانگر و شاپور بختیار و فریدون فرخزاد و غیره و غیره، هر کدوم به مناسبتی و به نوعی شهره عصر خودشون و جامعه خودشون بودن صورت گرفته و صدها نفر دیگر بیش از اینها. بنابراین تازگی نداره، اما مرحله جدیدی از این عملیات برون مرزی شروع شده و من بر این اعتقادم این عملیات از کردها شروع شده ولی به کردها خاتمه پیدا نخواهد کرد. این شتر در خانه همه ما، همه شما خواهد خوابید. بنابراین ما به یک اقدام بسیار نیرومند، فراحزبی و فراکردی نیاز داریم برای مقابله با این وضع. من در جاهای دیگه این پیشنهادو کردم. من بر این عقیده هستم که باید نامه‌های با امضای شخصیت‌های شناخته شده و تومارهای بزرگی به سازمان ملل متحد و به مراجع بین المللی، به پارلمان اروپا، به کنگره آمریکا، به مراجع حقوق بشری، به مطبوعات جهانی فرستاده بشه و ضمن دفاع از ضمن محکوم کردن این حملات و این اعدام‌ها و ضمن دفاع از مبارزه مدنی برجسته‌ای که در کردستان نشون داده شد، کلاً هشدار بده نسبت به عملیات برون مرزی جمهوری اسلامی علیه مخالفان خودش در خارج مرزهای خودش. من بارها از ضرورت اتحاد کردها صحبت کردم. کاملا مسئله مهمی است. البته کردها به عنوان یک جامعه در داخل ایران تونستن درجه بسیار بالایی از اتحاد خودشون رو نشون بدن در این اعتصاب عمومی، اما در سطح سیاسی ما هنوز کمبود زیادی داریم. باید روی این کار اساسی بشه و گام جدی برداشته بشه. اما امروز و در این مجلس من مناسب میدونم ایرانیان غیر کرد رو مخاطب قرار بدم و از اونها بخوام که در مورد جنبش کردستان فعالیت خودشون رو تشدید بکنن و حمایت خودشون رو تشدید بکنن. اونچه که برای این مجلس بیشتر مناسبت داره و به خصوص علاوه بر احترام به حضار منو وادار کرد که به زبان فارسی صحبت کنم، دقیقاً اینه که از بقیه ایرانیا بخوام از کردها پشتیبانی بکنند. من نه فقط به عنوان یک کرد حق دارم این کارو بکنم و دارم میکنم، اما فراتر از اون من معتقدم که پیروزی مبارزه آزادی بخشی که امروزه مردم ایران برای نجات از شر جمهوری اسلامی دارند در گرو این اتحاد و در گرو این پشتیبانیه. بسیار وقتها دیده میشه در مورد حرکت‌هایی که در کردستان انجام میشه، جنبش‌هایی که انجام میگیره، اون شور و شوقی که لازمه من نمیبینم. توجه کنید که ایران فقط تهران نیست.
این مرکزگرایی نمیتونه بیانگر واقعی تنوعات و تکثر جامعه ایران باشه. اصلا فرق بزرگی که جنبش دیماه به این سو با دوره جنبش سبز داره دقیقاً در اینه. جنبش سبز جنبش اقشار اجتماعی معینی در تهران بود، طبقه متوسط تحصیل کرده جوان تهران نشین، در حالی که جنبش دیماه تمام تکثر جامعه ایرانی رو در خودش بازتاب داد. از مشهد سر برآورد، در کرمانشاه سیاسی شد، کارگرها با حقوق معوقه ماه‌ها و سالها یکی از ستونهاش بودند، مال باختگان یکی از شروع کنندگانش بودند، دراویش به اون پیوستند، بلوچ و عرب خوزستانی همینطور و کرد همینطور. زنان نقش برجسته‌ای درش دارن. همه اینها رو وقتی جمع کنید به نظر من جنبش دیماه به مراتب تصویر واقعی تری از کل جامعه ایران به دست میده و این تنوعات رو در خودش بیشتر مینمایانه. به همین دلیل من برانم که بایستی احزاب سیاسی، شخصیت‌های سیاسی، شخصیت‌های فرهنگی، فعالان مدنی، فعالان فمینیست، دانشجویان، معلمان، کلاً معتقدم جنبش سیاسی و مدنی ایران باید آگاهانه تر و مصممانه تر و پرشورتر به جنبش کردستان توجه کنه و ازش حمایت کنه. این حمایت پرشور به نظر من لازمه برای اینکه بتونه احساس مشارکت عمومی رو به مردم کردستان بده. ببینید یکی از بحثایی که امروزه البته به درست در بین اپوزیسیون ایران در داخل و خارج مطرح میشه و روش صحبت میکنن و حتی ابتکار عملهایی داره نشون داده میشه، این بحثه که این جنبش بزرگ مدنی و سیاسی اعتراضی ایران، جنبشی که کلیت جمهوری اسلامی رو آماج قرار داده، هنوز فاقد یک رهبری است. هنوز جنبشی کمابیش خودجوشه، یا صحیح‌تر بگم دارای رهبران محلی و میدانی هست ولی دارای ستادی برای تنظیم و هماهنگ کردن و هدایت کردن عمومی نیست. بنابراین خیلی ها به درست، و من خودم یکی از اون کسایی هستم که معتقدم بایستی مرجعی، شورایی، محلی، نهادی برای جمع کردن همه این تلاش های متنوع ایجاد بشه. اما اگر قرار یک چنین نهادی ایجاد بشه، این نهاد نمیتونه انحصار طلب و تمرکزگرا و مرکزگرا باشه. این نهاد باید هم دموکراتیک و سکولار، هم غیر انحصار طلب باشه، تکثرگرا باشه و هویت ملیت ها رو در ایران بتونه به رسمیت بشناسه. اپوزیسیون ایران بایستی بتونه نشون بده، نه فقط به کردها، به بلوچا، به عربا، به آذربایجانیا، به ترکمنا، به غیره و غیره، بتونه به مذاهب مختلف، به ملیت‌های مختلف، به اتنیسیته‌های مختلف ایران، به زبان‌ها و فرهنگ‌های مختلف باید بتونه نشون بده ایرانی که اپوزیسیون دموکراسی خواه ایران میخواد بسازه متفاوت با اون چیزی که ما در جمهوری اسلامی دیدیم. بنابراین اگر قرار چنین مرکزی، چنین نهاد یا شورایی برای گذار از جمهوری اسلامی به وجود بیاد، این نهاد بایستی این حقوق رو در منشور خودش اعلام کرده باشه، بایستی اطمینان خاطر داده باشه و بایستی مشارکت و همگانی رو به این ترتیب برای خودش جلب بکنه. آخرین چیزی که من میخوام بگم و دیگه بیشتر از اون وقتتون رو نگیرم و 2 کلمه هم در آخر به زبان کردی خوش آمد خواهم گفت، عبارت از اینه: اسلحه نیرومندی که امروزه در دست کرد هاست
جنبش سیاسی و مردمی با ابتکاری است که اونا دارن جلو میبرند. این سلاح اصلی ماست، بدون این که ما هرگز پیشمرگ رو و نهاد پیشمرگ رو کم ارزش کرده باشیم و یا جا و مکان شایسته اون رو ندونیم. پیشمرگ فقط یک اسم نیست، فقط یک جوان مسلح، یک دختر و پسر مسلح نیست. پیشمرگ یک مؤسسه اجتماعی و تاریخی در کردستان. بنابراین اون رو نگه خواهیم داشت، تقویت خواهیم کرد. این نیروی پیشمرگ نیرویی است، امروز هیچ لزومی نداره وارد هیچ نوع عملیاتی بشه، ولی این نیرویی است که جلوی زیاده روی‌های بیش از حد جمهوری اسلامی رو تا به حال گرفته. 10 برابر این اعدام‌ها بیشتر میشد، کشتارهای دست جمعی به راه میافتاد اگر جمهوری اسلامی ترسی از این نداشت که مردم کردستان هم حامیان خودشون رو دارن و در درون خودشون به چنین نهادی مجهزند. توازن قوای معنوی و روحی بین جمهوری اسلامی و مردم کرد به مراتب به زیان مردم کردستان تمام میشد اگر چنین نیروی وجود نداشت. بنابراین این نیرو پشتگرمی است، دلگرمی است، حافظ منافع مردم، امید آینده اونهاست برای این حفاظت و عاملی است که جمهوری اسلامی رو وادار میکنه در هر مورد 2 بار فکر کنه، سنجیده تر عمل کنه، محتاطانه تر عمل کنه. با این همه بازم میگم که و بنابراین این نیرو رو باید حفظ کرد و نگه داشت و اهمیتش رو دونست. اما اون چه که ما مردم کردستان رو امروز در مقابل مردم ایران سربلند کرده عبارت از این جنبش بزرگ مدنی و مردمی و سیاسی است که تا به حال چندین بار کردستان موفق شده به مرحله عمل در بیاره. و در آخر هم میگم که خوشحالم که در یک چنین مجلسی یک بار دیگه من تشکر بکنم از همه شما، از حضور شما. امیدوارم که فکر ایجاد یک اتحاد و ائتلاف بزرگ و ایجاد مرکزی برای سازماندهی این ائتلاف بزرگ بتونه پیامی باشه که امروز همه ما میفرستیم. خیلی ممنون. برزن خوشویستانی که هاتون ایره حزب سیاسی کان کسایتی کان دوست و هاوریان هموتان بخیر بید. خوشبختانه پشتیوانی چی زور گوره کرا هرچند ما نمانتوانی رامین گیانی رزگار کین بلام دتوانم بلام او دنیای چی لانگرو دوست و خوشویست با کوملو با کردستان پیدا کرد. یعنی نکتنیا لجیانی کردی دا بلکو لمرجی قهرمانانشی دا توانی نوێنەرێک بێ بۆ هەموو خەڵکی ئێران ئێمەی سەربەرز کرد. ڕاستە خۆی گیانی لەدەستدا بەڵام ئێمەی سەربەرز کرد. یادی ئەو، یادی ئەرسەلانی جەوزەک، یادی پەرویزی عەبدی، ناسری دانوچ، زانیار و لوقمانی مرادی، یادی هەموو شەهیدانی حیزبی دموکراتی کوردستان و کوردستانی ئێران، یادی هەموو گیانبەختکردوانی مانجی خەرمانان. بەرز و بەڕێز بێت. سوپاس بۆیەوە. بەسپاسەوە بۆ بەڕێز کاک عەبدوڵای موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرە. بەڕێزان لەم بەشەدا کورتەیەک لە ژیاننامەی هاوڕێ گیانبەختکردوو ڕامینی حوسێن پەناییتان پێشکەش دەکەم. هاوڕێ ڕامینی حوسێن پەنایی ساڵی 1372 هەتاوی لە گەورەدەی قروچیا سەر بە ناوچەی لەیلاخ لە کۆشکی بنەماڵەیەکی شۆڕژگەر چاوی با ژیان هەڵێنا. هاوڕێ ڕامین کوڕەچ کۆلە و ئاخر کوڕی ماڵی حوسێن پەنایی پاش ئەوەی قوتابخانەی سەرەتایی تەواو کرد بە مەبەستی خوێندنی ناوەندی و
دواتر دەبیرستان لە شاری دێولان لە ماڵەمامێکی ژیانی بەسەر دەبرد. ساڵی 2002 لە کاتی سەردانی بۆ لای براکانی لە ڕیزەکانی کۆمەڵا پاشگەڕانەوەی لەگەڵ دایە شەریفە بۆ یەکەم جار دەست بەسەر کراو بۆ ماوەی 23 ڕۆژ لە ئیتلاعات مایەوە. پاش ئازادبوونی لەبەر وتنەوەی سرودی شۆڕژگێڕانە لە قوتابخانە بە فەرمانی ئیتلاعات دەرکرا. چەند ساڵ دواتر کاتێک برا گەورەکەیان کاک ئەنوەر دەست بەسەر کرا و حکمی ئیعدامی بەسەردا سەپا، هاوڕێ ڕامین و ئەفشینی برای ئەو کات کە جوان بوون لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیان لافیتەیەک بە نووسراوەیەک کە داوای ئازادی کاک ئەنوەریان کردبوو لەبەر دەرگای ئیتلاعاتی شاری دێولان هەڵواسی و 2 ڕۆژ دواتر هەردووکیان لەلایەن ئیتلاعاتەوە دەست بەسەر کران و هەر کامەیان بە 3 مانگ زیندان حکم دران. پاش ئازادبوونی لە کاتی شەیدبوونی کاک ئەشرەفی برایان لەلایەن ئیتلاعاتەوە بۆ جارێکی تر دەستگیر کرا و 45 ڕۆژ لە ئیدارەی ئیتلاعات مایەوە. هاوڕێ ڕامین بەهۆی ئەوەی کە بنەماڵەکەیان شۆڕژگەر بوون و براکانی لە خەبات و تێکۆشاندا لە دژی ڕژیم بوون، ساڵی 2010 پەیوەندی بە تەشکیلاتی نهێنی کۆمەڵەوە دەکاو وێڕای تێپەڕاندنی ئەرکە حیزبی و تەشکیلاتەکانی وەکو چالاکێکی مەدەنی ئەندامی کەمپەینی دژە مادە هۆشبەرەکان کە لە شاری قوروە چالاکیان دەکرد بەشداری کرد. هاوڕێ ڕامین وێڕای ئەوەی کە تەمەنی کەم بوو بەڵام لەگەڵ چالاکانی مەدەنی و کرێکاری شاری سنە پەیوەندیەکی باشی هەبوو، خۆشەویستی هەمویان بوو و لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکاندا چالاکانە بەشداری دەکرد. لە کاتی مانگرتنی زیندانیانی سیاسی ورمێ ساڵی 2011 هاوڕێ ڕامین بەهۆی بەشداری لە پشتیوانیکردن لەو مانگرتنەدا بۆ جارێکی تر لەلایەن ئیتلاعاتەوە دەست بەسەر کرا و بە 5 مانگ زیندان مەحکوم کرا. پاش ئازادبوونی لە زیندان هەرزوو دەستی کردەوە بە چالاکی مەدەنی و سیاسی لە ناوچەی لەیلاخ و ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە هاندانی لاوانی هاوتەمەنی خۆی بۆ لای شۆڕش و خەبات و دوورکەوتنەوە لە مادەی هۆشبەر و بەڵا کۆمەڵایەتیەکان. ساڵی 2015 لەگەڵ هاوڕێگیان بەق کردو هاوڕێ سەباحی حسەین پەنایی بەهۆی فشاری هێزەکانی ئیتلاعات وڵاتی بەجێهێشت و پەیوەست بوون بە ڕیزی ئاشکرای پێشمەرگایەتی کۆمەڵەوە. لە ماوەی ئەو ساڵانە ئەگەرچی کورد بوو بەڵام هاوڕێ ڕامین هەرزوو توانی جێی خۆی لە دڵی هاوڕێیان و هاوسەنگەرانیدا بکاتەوە. پێشمەرگەیەکی دڵسۆز و بەوەفا و بە باوەڕ بوو، ڕۆحسوک و قسە خۆش و ڕووخۆش و هەمیشە دەم بە پێکەنین بوو، ژیر و چاوکراوە و گوێڕایەڵ بوو. هەموو کەسێک لە گەورە تا چکۆلا خۆشیان دەویست، بەوا دەناسرایەوە کە زۆر شۆڕژگێڕە. ئەگەرچی تەمەنی کەم بوو بەڵام زۆر جاران پرسی پێدەکرا. هەروەها لە بەشی تەشکیلاتی نهێنی زاکرۆز وەکو پرسنێل بەرپرسایەتی پێسپێردرا. لەو ماوەیەدا کە لە زاکرۆز بوو وەها جێی خۆی لە دڵی هاوڕێیاندا کردبووەوە کە هەمیشە و ئێستاش هاو ئورگانیەکانی دەڵێن جێی ڕامین بە ئاسانی پڕ ناکرێتەوە. هاوڕێ ڕامین دووی پوشپەڕی ساڵی پار لەگەڵ 3 هاوڕێی گیانبەق کردو هاوڕێیان حامد و بێهزاد و سەباح لە کاتی ئەنجامدانی ئەرکێکی تەشکیلاتی کە ڕامین لەوێدا بە مەبەستی چاو پێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی ویستبووی لە شاری سنەوە سەردانی ئاوای قروچیا بکات، لە شاری سنە کەوتە کەمینی هێزەکانی سپا و بەداخەوە هاوڕێیان حامد و بێهزاد و سەباح شەهید بوون و ڕامین بە برینداری بەدیرگیرە. هاوڕێ ڕامین پاش 6 مانگ بێسەر و شوێن بوون لە ئیتلاعات بەهۆی گوشاری نێونەتەوەی و کۆمەڵانی خەڵکەوە ئاشکرا کرا و لە دادگایەکی چەند دەقیقەیدا بەناڕەوە حکمی ئیعدامی بەسەردا سەپا. لەو ماوەیەدا کە ڕامین حکمی ئیعدامی بەسەردا سپێندرا بوو کەمپەینێکی گەورە و بەرفراوانی جیهانی بۆ ڕزگاری گیانی ڕامین وەڕێخرا کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا کەم وێ نەبووە. بەڵام بەداخەوە کۆماری ئیسلامی بەبێ گوێدان بە ئەو هەموو داخوازیە بۆ ئیعدام نەکردنی هاوڕێ ڕامین سەرنجام بەرەبەیانی ڕۆژی شەممە
حەڤەی خەرمانان لە سێدارە درا و بەم جۆرە هاوڕێڕامین گیانی پێشکەش بە ئارمان و ئامانجی گەلەکەی و حیزبەکەی کرد و پەیوەست بوو بەو هەزاران ئەستێرەیە کە لە ئاسمانی چاوساوەکاندا دەدرەوشێنەوە. هاوڕێڕامین لە دوا چاوپێکەوتنی لەگەڵ دایە شەریفە لە کاتێکدا مانی لا خواردن گرت بوو ئەم قسانە بۆ دایکی دەڵێ: دایەگیان، هەموو ئەو فشارانە کە دەیخەنە سەر من بۆ ئەوەیە کە واز لە ئازادی خوازی و باوەڕەکانم بێنم. منێک کە لەو کاتەوە چاوم بە ژیان هەڵێناوە لەگەڵ مەینەتی و هەڵات و گرتن و ئەشکەنجە و ناداتپەروەریدا گەورە بووم، چلۆنە واز لە ئازادی خوازی بهێنم؟ نەخێر، نەک هەر واز ناهێنم، بە شانازیەوە مل بە تەنافی ئەم زاڵمانە دەکەم. زۆر سپاس بۆ خەڵکی کوردستان و ئازادی خوازانی ئێران کە پشتیوانم بوون. هیوادارم دوای من کەس لە سێدارە نەدرێ و نەهێڵن چیتر لە بێکەسیدا بمان کوژن. وتەیەکی مامۆستا فەرزادی کەمانگەر پێش ئێعدامکردنی کە دەڵێ داهاتوو بۆ بێکفن خەوتوەکانە، ئایەندێ ئەز ئانێ بیکەفان خۆفتەگان است. دێتەوە بیرم ئەو کات باش لێی تێ نەگەیشتم، بەڵام ئەمڕۆ لە ڕەجای شار لە نزیک باڵاخانە بەرزەکانی تاران بە باشی تێگەیشتم. من ڕۆڵەیەکی کوردستانم، من ڕۆڵەیەکی ئازادی خوازم ماڵاوە. لەم بەشەدا لەلایەن بەڕێز کاگنامۆ سرودێک پێشکەش دەکرێت. تکایە فەرموون. تقداری ببهارم، تقداری ببهارم، پلکو بارم مرخمم. تقدری ببهارم، پلکو بارم هر خماو، لو دميت شاوم هلنا عثماني من تمام. تقداری ببهارم، پلکو بارم هر خماو، لو دمی چاوم هلنا آسمانی من تمام، آسمانی من تمام. سینما بیکن بحالم،
سینەما بیکەن بە حاڵم بۆ ئەوەی بتوێمەوە سینەما بیکەن بە حاڵم بۆ ئەوەی بتوێمەوە هەر وەکو پێشوو دەژیم و چاکتریش ئەڕوێمەوە ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێ ناو نیشانتان نامرێ ناو نیشانتان ئێوە بوونا ڕابەرێمە ئێوە بوونا ڕابەرێمە بوونە پشت و سەنگەریێمە بوونە پشت و سەنگەریێمە تا شهید خێنی نەڕێژێ تا شهید خێنی نەڕێژێ تاکو گەل تاڵی نەچێژێ تاکو گەل تاڵی نەچێژێ داری ئازادیشی نابێ داری ئازادیشی نابێ باغی ژینمان پڕگوڵ نابێ باغی خەبات پڕگوڵ نابێ ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێ ناو نیشانتان نامرێ ناو نیشانتان تاجی بەرزیتان لەسەرنا تاجی بەرزیتان لەسەرنا دژمنی گەلتان وەدەرنا دژمنی گەلتان وەدەرنا ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێ ناو نیشانتان نامرێ ناو نیشانتان لەم بەشەدا هاوڕێ ڕەفیع حوسێن پەنایی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و برای هاوڕێ ڕامین حوسێن پەنایی قسە و باسێکمان پێشکەش دەکات تکایە هاوڕێ ڕەفیع لەوبەر خێڵی نابەکاران ڕاوەستاون تەردەستانی پیشەی قۆڵبەستە بۆ قەسابخانە بردن لەم بەرەوەش دلێرانی دەریادڵ هەن شارەزایانی سەنعەتی جوان مردن میوانانی بەڕێز نوێنەری حزب و ڕێکخراوە سیاسیەکان هاوڕێیان و خۆشەویستان بەخێر بێن لە ڕاستیدا من ئەوە بۆ چەندومین جارمە
کە دێم و لێرە لە حزوری ئێوە بە تایبەتی تێمە پشت مایک و لەسەر مەرگی ئازیزانم قساکەم. ئاواتم ئەوەیە ئەوە کۆتایی بێت هەم بۆ ئێمە بۆ بنەماڵە و هەم بۆ هەمومان. ئەگەرچی پێشم وان نییە لە شۆڕش و خەباتی ئێمە کە دەستمان پێکردووە نە لە ڕابردوودا و نە لە ئایندەشتا بێ خوێن ڕێشتن و بێ ناخۆشی و بێتاڵیش بێت. ئازیزان، من بە نوێنەرایەتی لە بنەماڵەوە هەرچەند لەو حاڵ و وەزعە ناخۆشە، لەو بارەدۆخە ناخۆشە ئەستەمە بتوانیت پەیامێک بنووسیت کە هەم سپاسگوزاری تیا بێت لە ئاستی ئەو هەموو هەوڵ و تێکۆشانەی کە لە ساڵی ڕابردوودا خراگەڕ بۆ ڕزگاری گیانی ڕامین، و هەمیش بتوانێت بە هەر حاڵ لە هەموو زەوایایەکەوە جۆری سەرخۆشی و سپاس و پێزانی تیا بێت. بۆیە من لێرەدا پەیامێکم بە نمایەندگی خانەوادەوە ئامادە کردووە، هیوادارم لە کەمەکۆڕیەکەی ببورن، بەڵام لە داهاتوودا دڵنیابن ئەو کەسانەی کە دەستیان گردین و پشتیوانیان کردین ئێمەش دەستیان دەگوشین و سپاسگوزاریان دەکەین. کۆمەڵانی خەڵکی کوردستان، حزب و لایەن و ڕێکخراوە سیاسیەکان، ئازادی خوازانی ئێران، تێکۆشەرانی دێرین، کەسایەتیەکانی گەلەکەمان، چالاکانی مەدەنی، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، چالاکانی کرێکاری، کەسایەتیە هونەری و شاعران و نووسەران، کەسایەتی ئاینی و کەسایەتی سەربەخۆکان، وەکیل و پارێزەرە بەڕێز و چاونەترسەکانی ڕامین، سەرجەمچین و توێژە جیاوازەکانی کۆمەلگای کوردستان. پێشەکی بە ناوی بنەماڵەوە، بە تایبەتی بە ناوی دایکم و باوکمەوە، پڕ بە دڵ و لە قوڵایی دڵمانەوە سپاسێکی فراوان ئاراستەی سەرجەم ئێوە خۆشەویستان دەکەین کە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بە هەموو شێوەیەک لەگەڵ بنەماڵەی ئێمە تێکۆشان بۆ ڕزگاری گیانی ڕامین. بە هەر شێواز و هەر زمانێک بۆتان کرا، شەو و ڕۆژتان خستە سەر یەک و دەنگی ناڕەزایەتیتان دەربڕی کە پێش بەو حکمە بگرن و ڕامینی حسێن پەنایی لە سێدارە نەدرێ. بەڵام بەداخەوە پاش ئەو هەموو بانگەواز و هەوڵ و ئاکسیون و تێکۆشانە دڵسۆزانەی ئێوە لە زۆربەی وڵاتانی جیهان و ئێران و بە تایبەتی لە کوردستان، سەرنجام بەرەبەیانی ڕۆژی حەڤەی خەرمانان دڵی گەورە و پڕ لە هیوا و ئاواتی ڕامینی هەمومان بە فەرمانی دەسەڵاتدارانی تاران وەستێنرا. بەڕێزان، ڕاستە ئێمە لە کەیسی ڕامین نەگەیشتین بەوەی کە ئاواتیمان دەخواست، بەڵام بەو چالاکی و هەوڵانەمان توانیمان بنچینەی کولتوریکی شیاوی کاری پێکەوەیی و ڕێکراو دابڕێژین. ئەمە هەوڵانەمان لەگەڵ ئەوەی هەر یەکە و لە شوێنێکەوە تێدەکۆشا بۆ ڕزگاری ڕامین و بۆ دژایەتی حکمی ئیعدام، دڵ و هەستمانی لە یەک نزیک کردەوە و دەستی هەمومانی خستە ناو دەستی یەک. کوردستان یەک پارچە کرایە سەکوی دژە سێدارە و پەیامی ڕوونی ئاشتی خوازانەمان جارێکی تر بە هەموو جەهان گەیاندەوە. لێبراوانە و شێلگێرانە شەو ڕۆژ تێکۆشین کە حکمی سێدارە ئەو حکمەی کە دژە مرۆڤایەتیە ببینە ژێر پرسیار و لە دژی بوەستینەوە. لێرەوە جارێکی دیکە پێویستە دووپاتی بکەینەوە کە ئێمە وەکو بنەماڵەی حسێن پەنایی سەرخۆشی لە هەمووتان دەکەین لەو کەسانەی کە لەسەر تاسەری ئاکسیۆنەکان لە وڵاتانی جیهاندا بەشداری گەرم و گورتان کرد. لە خەڵکی تێکۆشەری کوردستان لەگەڵ ئەوەی لە دۆخێکی هەستیاری ئەمنیەتیدا بەسەرتان دەبرد، بەڵام بۆ ئێرانە پشتتان گرتین و بەشدار بوون لە داڕشتنی کولتوری بەرەنگاری و دژایەتی ئەعدام. سەرخۆشی دەکەین بە تایبەتی لەو کەسانەش کە پاش ئیعدامکردنی ڕامین ماڵی ئێمەتان جێنەهێشت و لە پاڵ دایک و باوک و بنەماڵەکەمان مانەوە و هاوخەم و هاودەردیتان لەگەڵمان پیشاندا و دڵنەوایی و هێوەریتان پێبەخشین و خۆتان شەریک کرد لەگەڵ ئەو خەمە گەورەیەمان. چ شانازیک لەوە گەورەتر نیشتمانێک هاوخەمیل لەگەڵ دەرببڕێ و خۆی بکات بە شەریکی خەم و ناخۆشیەکانت. بەڕێزان و بەشداربووانی خۆشەویست، وەک بینیتان کۆماری ئیسلامی بە لە سێدارەدانی ڕامین و لوقمان و زانیار
و موشەکبارانکردنی بنکە و بارەکەکانی حزبە سیاسەکانی کوردستانی ڕۆژهەڵات جارێکی تر فەرمانی شەڕ لە دژی گەلەکەمان دەرکرد. هاوشێوەی 28 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی، بەڵام وەک بینرا ئەو کات و ئەم جارەش وەڵامی شیاوی مێژووی خۆی لەلایەن خەڵکی تێکۆشەری کوردستانەوە وەرگرتەوە. کۆمەڵانی خەڵکی کوردستان بە ئیلهام وەرگرتن لە مێژووی پڕ لە شانازی خەبات و تێکۆشانی هێز و لایەنە سیاسیەکانی بەمانەوەیان لە ماڵەکانیان و داخستنی کۆی دوکان و بازارەکان لە 21 خەرمانانی ئەم ساڵ سەلماندیان کە کۆماری ئیسلامی و دەسەڵاتەکەی هیچ جێگە و پێگەیەکی لە کوردستان نییە و هاوکاتیش بەو جۆڵە مەدەنیە بەهێزە ئەو پەیامەیان بەگوێ دەسەڵاتداران گەیان کە شۆڕژگێ ڕۆخۆنەویستەکانی گەلی کورد خاوەن قورسایی و ڕێزن و چارەنووسی ئەوان بە چارەنووسی خۆیان دەزانن. بەڕێزان، ئەگەر لە ڕابردوودا کۆماری ئیسلامی لەگەڵ هێزی پێشمەرگە لە شاخەکان ڕوبەڕوو دەبووەوە، ئەمڕۆکە لەگەڵ بزوتنەوەیەکی گەورە و بەرفراوانی جەماوەری ڕوبەڕوە. ئەو بزوتنەوەیە کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوو تا تەنگی بە کۆماری ئیسلامی هەڵچنیوە، ئەو بزوتنەوەیە کە کەرنەڤاڵێکی بەرین و گەورەی بۆ پشتیوانی لە ڕێفراندۆمەکەی کوردستانی باشوور بەڕێوە برد، ئەو بزوتنەوەیە کە هەوڵێکی مێژوویی و خۆبەخشانەیان لە پێناو بەهاناوە چوونی ناوچە بۆ لێدلاوەکانی کرماشان خستە ڕێ، ئەو بزوتنەوەیە کە لە دژی کوشتنی کۆڵبەران شەقامەکانیان کردەوە بە سەنگەری دەربڕینی ناڕەزایەتی لە دژی بڕیاردەران و تەقەکران لە کۆڵبەران، ئەو بزوتنەوەیە کە لە نەورۆزدا سەمای ئازادی کرد، شەهیدانی ژینگە پارێزی بە سرودی شۆڕژگێڕانەوە بە خاکی نیشتمان سپارد، کەمپەینی دژە سێدارەی وەڕێخست و تەنافی سێدارەکانی سووتان و لە هەمیشە زیاتر حاکمانی ئێران و سیاسەتەکانی ڕەسوا کرد، ئەو بزوتنەوەیە کە لە ڕۆژی چوارشەمەی 21 خەرمانانی ئەم ساڵ مانگرتنی سەرتاسەری بەڕێوە برد، ئەو ئەرخەیانەی بە کۆی بزوتنەوەی کورد بەخشی کە لە بارودۆخە ئاستەنگ و سەغڵەتەکاندا خۆی بە پاڵپشت و پشتیوانی ڕۆڵە تێکۆشەرەکانی دەزانێت، ئەو بزوتنەوەیە کە بەشداربووانی وێنەی پێشمەرگەیان جارێکی دیکە بردەوە ناوخۆ بە ئاشکرا گرتیان بەدەستەوە و لە شەقامەکانە دروشمی نای بۆ لە سێدارەدانیدا بە گوێ حاکمانی ئێران، دڵنیاین ئیعدام و موشەکباران و کوشتنی شۆڕژگێڕان نەک پاشەکشە ناکە بگرە کۆی ئەو پشتیوانی و هاوخەمیە نیشتمانیە دەکاتە هێزێکی بەرینی بەرەنگاربوونەوە و سوورتر لە هەمیشە لە سەنگەری خەبات و تێکۆشاندا دەمێنێتەوە لە پێناوە دەستێنانی مافەڕەواکانی. ئازیزان، وەک بە ئاشکرا بینیمان پشکۆی ئیرادەی جەماوەل لە گەشانەوەدایە. خەڵکی کوردستان وەڵامی یەکگرتووی حزب و ڕێکخراوە سیاسیەکانیان دایەوە. پێویستە ئێمە وەکو هێز و لایەنە سیاسیەکان ئەو پەیامە گرنگەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هەند وەربگرین و حەق ئەم یەکڕیزیە بپارێزین و قەدری بزانین و وەکو بلبلەی چاومان بیپارێزین. کاروانی خەباتی ئێمە بەرینتر و بەگۆرتر لە جاران ڕێدەکا تا گەیشتن بە دوا مەنزڵمان ڕۆژانی ناخۆشتریش بەڕێوەیە. بە هەمومانەوە دەتوانین بەرگەی ناخۆشیەکان بگرین و پێکەوە یەکڕیز و تەبا دەتوانین ئەم کاروانە بگەینە دوا ڕێگای خۆی کە ڕزگاری گەلەکەمانە و گەیشتن بە ئازادی و سربەستیە. یادی ئازیزی کاکە ڕامینی هەمومان و سەرجەم شەهیدانی مانگی خەرمانان بەرز و بەڕێزە و ڕێگەیان پڕ ڕێبوار بێت. لەگەڵ ڕێز و حرمەتی دووبارەمان بنەماڵەی حسەن پەنایی. بەسپاسم.